لە 15 مانگ قەدەغەی ڕاوماسی هەڵگیراوە لێرە بەڵام ئەمساڵ ساڵێکی باش نەبوو بۆ هیچ کەسی بە ڕاوماسی لەم بەحرا بە حکمەوەی ئاو زۆر بەرز بوو سەرەتا دووەمیش ئەم ماسیە لە کاتی گەڕادانانە هەمووی ئەچێ بۆ حدودی ئێرانە هەموو ئەچێ بۆ چەمی زمکان و سیروانە لە ڕاستی ئەکسەرەتی ئەم ماسیانە ناگەڕێنەوە ئەنی ساڵی ئەوە نەبێ ماسی نەبوو لەم بەحرا ئەنجا حکومەتیش پاڵپشتێن بە لەمەوانانە ناکات لەم بەحرا گەرای تێ ناکات بە پێی پێویست و ئەوەیشی تێیەکە ینی لە کاتی قەدەغەی ڕاوماسیە ئەکسەرەتی ناگرێتەوە لەو حدودا و نەک لەم بڵم لە بەحرەکە ڕاویەکرێ ڕاویشی بکرێ بە شێوازێکی کەم لەوانەیە چەند کەسێک دیاریکرا و بتوانن ڕاوی بکەن بەڵام بە زۆری ئەم ماسیە ئەچێتە سەر حدودەکان و ئاوێکی خوڕام گەرا داکات و ئەم ماسیەشی ناگەڕێتەوە ئەنی ئەوەیشی ئەچێ بۆیە بۆ گاداران هیچی ناگەڕێتەوە ماسیەکەی وەڵی جۆری ماسی زۆرن لەم بەحرا ماسی سوورەی تایە بزەی تایە کوڵەی تایە سلڤەری تایە ئەم ماسی ئەم حکومەتی تایە بکارب ڕقەی تایە ئەنجا جۆرە ماسیەکی تێکرا تقریبا 10 ساڵە لەمە پێ جۆرە ماسیەکی تێکرد حکومەت پێڵێن چاتکە ئەم جۆرە ماسیە بۆتە بەڵا بۆم بەحرە لە ڕاستیە ئەم ماسیە گەرا داکات ئەم جۆرە ماسیەم گەراخە گەرای ماسیەکەی خوارد ینی هیچ سوودێکی نییە لەم بەحرە تەنها زەرەرەدا لە گەرای ماسیەوە ئەمجا زۆری ئیشتیمامی پێ نادرێت لە ڕاستیە گەرای تێ بکرێت ساڵانە وەزان پێرار بوو پار بوو پێرار بوو ڕێژێکی کەمیان تێکرد ئەوە نیە ماسیەکە ینی یەک جۆر ماسی تێکەن یەک جۆر ماسیش نییە بۆم بەحرێکی ئاوا گەورە بۆیە ساڵانە حکومەت جارێ بۆ 2 جار بەلای کەمە ماسی بگران بژێوی زیاو لە 200 نەفەر لەسەرم بەحرەی هەنێ خەڵگەی ڕاوچی نییە ئەنی بۆ خۆشی خۆیت لە کاتێم گەرادانانە ڕاوەکات بۆ خۆشی خۆی بۆ خواردنی خۆیت ئەین لەو کاتە ماسیە گەراداکات تۆ ماسیە گریتی لەکوێ گەراداکات چۆن کەم نابێتەوە ئەنجا بە کارەبا بە قومبەلە هەمووی لەو حدودا لەو زمکان و سیروان و لەو شوێنانەی کە دوورە دەستن لە ڕاستی بۆ پۆلیسی زارستان تۆزێ دوورە و شوێنانە ئەنجا مەسروفاتێکی زۆری شوێ بۆ ئەوان بڕۆن و بگەڕێن و مادە لە بێ مەفرەجیان دیاوێتیان نەبێ خەڵک ئاوای لێکات و ئەوتر بۆ هۆکارەکەیت یعنی بڕۆ ناکەم هیچ بەلەمانێ بە 10,000 15,000 ماسی گرت وەڵایی ئەوتر لەوانی خۆت بینی بێ 3 کیلۆ 4 کیلۆ ماسی ئەگەر لەوە زیاتر ئەو پەڕێتی هەر ینی هەر لە سەرەتا بۆ دەرەکەیە کە ئەو قەدەغەیە کرێت تۆ سەرەتا لە کاتێم تۆرداخستنا بۆ دەرەکەیکەوێت ئەم ساڵ ئاوا ماسیەکەی ئاوایە هیچی دڵخۆش نییە بەوەی ئاوەی ئەم ساڵ بینیمانە و چەند ساڵێک چەمە یەکەم جارە شتێوا ڕووداد لەم بەحرە ساڵان لە ڕاستیا من وەک خۆم ناتوانم بینم لەسەر خەڵک بڵم چەندین لەبەرەوە ماسی خەبارە گەورەی تا گیراوە بەڵام من وەکو خۆم لە جۆری سلڤەر تا 62 کیلۆمتر گرتووە خۆم بەڵام ئیمساڵ ئاوە ماسیەکەیەتی ینی لەو ماسیەوە هاتوێتە سەر ئەم ماسیەیەترەوەتە نیشانەی داڕمانی بێماسیەتیان بەحری ساڵە بەس خەڵکی دریژە بووە لەوانە 90 کیلۆن 100 کیلۆشی داگیراوە بەڵام وردە ساڵ لە ساڵ خراپە بێ ساڵ لە ساڵ خراپە بێ ئەتر هاتوۆتە سەر ئەمە ماسیەکانی گەشتوت ئەم ماسییان ئەمە لە ڕاستی ئەگەر ویژدان بێ ئەمانە هەر نەگیرێن باشترە نا 2 کیلۆی 1500 2000 دینار ئەگەر بیشیکە یعنی ئەوە هەموو ماسیەکەی بەحرەی و 3 کیلۆ 4 کیلۆ ئەلۆ ماسی ئەوە بۆ 3 نەفەر وەڵی خۆشترین ماسیەکان لەوانەیە کەسەکانیش بکەی بەڵام سوورە و بز لەم بەحرا یەکێک نەو جۆرە خۆشانەی ماسی و اینجا ساریشیان باشە و ماسییانە کیلۆی 1970 بەڵام ئەمانە کار بە کیلۆی 2000 و 1500 اینجا کەمیش بۆ تۆ کەمیش بۆ تۆ ماسی لە ڕاستی ئەوە نەکەم بۆ تۆ ئەوە نییە بەحرێکی ئاوا گەورە نابێ حسای بۆندێکی بچوکی بۆ بکرێ ساڵانە ماسی تێ بکرێت وڵی قەدەغی ڕاو ماسی تر لە ڕاستیە ئەمساڵ بەبوونی ئەم جەزیرەوە ئەوە خەڵگە بوو نەفەرات وشتی نەفەرات بێ کرد نێژ بێت دانیشی هەتا ساڵەتر ڕاو ماسیە کرێت وڵی ئەسیدەی ئەگەر ئێمە پێمان خۆشە ئەستەم بوونەکەی ئەوەیە کە یەک جار بپارێزیە و لە کاتی ئاوا قەدەغی ڕاوماسیە لە گیری هەمووی ئیسفادەی لێ بکە ئەوە بۆ دڵخۆشیە بۆ هەمولایی بەڵام تۆ ئێستا بۆی ناڕەحەتی ئێمە سەیریکە ینی 3 مانگ ڕاوماسی قەدەغە کراوە 3 مانگ لەماوەی 3 مانگە ئەوە ماسیەکەیەتی ئاوە ماسیەکەیەتی هیچ دڵخۆش نیت بەوە نەوەڵا کەس پێی دڵخۆش نییە لە ڕاستیە 3 نەفەر خەریکی ڕاوماسیەوە سەر بەلەم یەکەوە 4-5 کیلۆ ماسی کەی ڕێژەکە تا کەس دڵخۆش کاپی
احلى رافر.